لە شەقامی ئاشتیم لە شاری سلێمانی لە یەکێک لە باڵەخانەکان ئاگرکەوتۆتەوە لە بەشی سەرەوەی بیناکە وەستایەک ئیشی کردووە لە تەنکێکی غازە غازی تێکردوتەوە لە تەنکی غازەکە و لەو کاتەیە تەقیوەتەوە تیمەکانی بەرگری شارستانی خەریکی کۆنتترۆڵی ئاگرەکەن تا ئێستا ئاگرەکە کۆنتترۆل نکراوە بۆ مەبەستە ئەمێ زانیاری وەرگرم لە یەکێک لە شایەت حاڵەکان بەڕێستانۆکو شایەت حاڵێکی ڕووداوەکە سەعات 9:20 بوو من لەلا دانیشم لەبەر دوکانەکەی خۆم کاتێکم زانی زرمە و ناڵە هات تەقینەوەکە ڕوویە چۆن بووە ئەگەر زانیاری ئەو وەستایە گەڵند لەسەرەوە ئیشی گازی کردووە لەگەڵ گازەکە پێم وابێت لە حیمی بەکارهێناوە تر تەقینەوەکە ڕوویاوە هەنچی گازیش غازیش لەوێ بووە تر بووەتە هۆی ئەو تەقینەوە گەورەی کە ناڵەیەکی زۆر بەقوتیەوە ئەو کەسە سەلامەتە پێم وان نییە وەکو قسە باسێکەن سەلامەت نییە ڕوانەی نەخۆش نە ئێشا وابزانام تەرمەکەشیان نێناوە ینی نا هیچ شتێکی ئەو کەسە دیار نییە هەتا ئێستاوە چەند جارێک چوونە سەرەوە جارە هیچ شتێکی ئەو کەسە دیار نییە ئەو کەسە وونە لەسەر و تا ئێستاش وەنیە ناڵم نە بە بریناری دیارە نە بە جەنازەی دیار بێت